کاری گونجاو یان بیمەی بێکاری کافی داخوازیەکی ئەمڕۆی کرێکاران. ئامادەکردنی پەیمان. بێکارکردن بە خێرایی پەرە دەستێنێت و بەردەوام هەواڵی تازەتر لە بێکاربوونی ژمارەیەکی زۆرتر لە کرێکاران ئەبیسترێت. ناوەندە ڕەسمیە دەوڵەتیەکان یا هەر هیچ چەشنە ئامارێکی بێکاری ڕاناگەێنن یان ئەگەری ڕایان گەیاند ئاماری درۆینە بەڵاو دەکەنەوە و ڕادەی سەرسوڕهێنەری بێکاری لە ئێران دەشارنەوە. سربەخۆ لەوەی کە بەرپرسانی حکوومەت بە چوو وعدە و بەڵێنێک دەیانهەوێت کێشەی بێکاری دەور لێدەنەوە و بەرۆکی خۆیان لە چەنگی بە میلیۆنهان لاوی بێکار و ئامادە بەکار ڕزگار بکەن. بێکاری گرفتێکی گەلێک جددیە کە هەر نەک هەڕەشەی لە ژیان و بەڕێچوونی ڕۆژانەی بنەماڵەکان دەکات، بەڵکو ئاکام و ئازارەکانی ئاسایش و حرمەتی ئینسانەکانیش تووشی مەترسی جددی دەکات و زۆرترین ئازاری کۆمەڵایەتی لە کەمینی بێکار و بنەماڵەکانیاندایە. ئەعتیاد و لەشفرۆشی، ئاوارەیی و هەڵوەشاندنەوەی ناوەندەکانی خۆشەویستی و بنەماڵەکان، خەمۆکی و خۆکوژی و گەلێک ئازاری لەمە زیاتریش لە ئاکامەکانی ڕاستەوخۆ و ڕوخێنەری بێکارین. ئەم کێشە جددیەی کۆمەڵایەتی کە ئەم کۆمەڵگایە دایگرتووە بە هیچ وعدە و بەڵێنێکی بەرپرسانی حکوومەتی لەناو ناچێت. کرێکاری ئەمڕۆ فریوی بەڵێنی سەر خەرمانی سەرمایەدار و دەوڵەت ناخوات و بە وعدەی بێناوەڕۆک دڵی خۆی خۆش ناکات. کرێکار دەزانێت کە لە بارودۆخێکدا کە ڕێژەی بێکاری لاوان بە خێرایی سنووری 50% تێپەڕ دەکات، لە هەمان بارودۆخدا کە قەیرانی ئابووری و سزای ڕوو لە زیادبوونی نێودەوڵەتی پیشتی ڕژیمی شکاندووە و زیاتر لە 50% ناوەندەکانی پیشەسازی و بەرهەمهێنانی مایە پووچ دەرچوون و داخراون. نیوەکەی دیکەشی بە نێوەچڵ کار دەکەن و لە بەردەم مایە پووچدان. بەم جۆرە فیشاڵانە بێکاری لە ڕیشە دەرنایەت. سەرمایەداری ئێران کە لە قەیرانێکی توندی ئابووریدا نوقم بووە، بڕیاری داوە کە زەرەر و زیانی قەیرانێک کە خۆی خوڵقاندوویەتی بە بارمتەگرتنی کار و ژیانی کرێکاران و خەڵکی دەستەنگی کۆمەڵگا بەسەریاندا سەرشکێن بکات. بەڵام وەڵامی کێشەی بێکاری بەدەستی بە توانای هەر ئەوانیا کە بەکارکردن و بەرهەمهێنان و بە پێشکەشکردنی خزمەتگوزاری گشتی هەموو سەروەت و نیعمەتێک بەرهەم دێنن و خزمەتگوزاری کۆمەڵایەتی پێشکەش دەکەن. لە قۆناغی ئێستادا ئەمە ئیرادەی یەکگرتووی ڕێکخراوەی هەموو کرێکاران لە شاغڵ و لە بێکار و لە لاوی پڕشەور و شەوقی ئامادە بەکار کە بە کۆبوونەوە لە دەوری دروشمی کاری گونجاو یا بیمەی بێکاری کافی دەتوانن ئەم داخوازیە ڕەوایی کرێکان بەسەر چینی سەرمایەدار و دەوڵەتدا بسەپێنن.